لەکوێ چوو نەتۆی ئەزەل خۆش دیارە شەرمین بادە بۆ کوێ چوو؟ نازانم نەمبینی تۆفیق هێرش دەکەنە سەر ئێرە چی؟ دەڵم هێرش دەکەنە سەر ئێرە تۆ لەکوێ دەزانی؟ ئێستا هێرش دەکەن وا پێت دەڵم ئیتر بەیانی مارەم بکە گەر ئیمڕۆژ مای مارەم بکە بەیانی پورەمەلی حەست پاست دەکەین کە ڕێگەت پێدام لەگەڵ کوڕەکەم کات بەسەر بەرین جان تۆ لەمە دوایتر خواردنیش دروست دەکەی؟ ئەی چۆن مەمەد هەمیشە کەسێکی ئاوایە زۆر کارامەیە جان پورەمەلیحە لای باپیرە شتێکم دروست کردووە نیشانتان بدەم تۆ بەمە ممتاز دەڵێ باپیرە؟ خۆی ئاوای دەوێ دایکە بڵێ چی جار جار بە قەست پێی دەڵێن باپیرە زۆر تووڕە دەبێ ئەو قسەیە چییە؟ سیر کە مناڵی ئەو زەمانە چی فێربوونە؟ باپیری بە قەستی مەمەد؟ جان جار وا دەکا قەینا ئەها سەیریکە ئەی منداڵێکی هەڵەپاسی ئاوەکە ساردە پورەمەلیحە گەرم نابێ وەستا هات دەستکاریگی زەرەکەی کرد بەڵام وتیان با پیاوەکەت ئێوارە پێیکە باشە من پێی دەکەم لەکوێیە؟ من پێت نیشادەم بەڵام وتیان با ئێوارە پیاوەکەت پێیکە بەسە چی بەسە؟ بەسە ئەوەندە درێ بەسە تا ئێرە بەسە تۆش بادە تۆش ها تۆش تۆ دەتەوێت بڵێ چی؟ جەنگیز یوسف یان کەنعان چێە بڵێ ئەو جارەکەمەیان بڵێ سەیری دەوروبەرت کە سەیرم کرد کو هیچ نابینم چییە؟ وەک پیاو سیرکە من لە چی دەخوێنم؟ ها؟ من لە هونەرە جوانەکان دەخوێنم پەیکەرسازم یانی چی؟ ئێرە دەستگای پەیکەر دروستکردنمانە لەگەڵ هاوڕەکانم بێکەوە کڕی دەدەین ئەو پیاوانە چێ بوون؟ ئەوانیش پێکەرن؟ لە بەرامبەرمان پاچەفرۆشی پەیکەری لێلەوان دەیکڕین جارتر خۆیان دەکەنە ژوورەکەتان؟ نەخێر ئەوان چاویان لە ئێمە و پەیکەرەکانیشمان دەبێت گەر ببینن کەسێک بەنهێنی دێتە ئێرە دێن تا بزانن چێیە تۆ چۆن هاتیە ژوورەوە؟ نەکاکری لە کەشت لە گیرفان دەرهێنابم تۆ بەنهێنی دەی بۆ ئێرە بۆ بەنهێنی من هیچ شتێکی نهێنیم نییە لە ژیاندا
تاقیبی منت کردووە عیب نییە تەلەفۆنت کردووە بە تەلەفۆن پەیوەندیت کردووە تەلەفۆنەکەشم ئەی خوایە تۆ چ دەبەنجێکی پەیوەندیت بە جەنگی چۆ کردووە تۆ لە چێ جەنگیش دەناسی ها بەنهێنی پەیوەندی بە سوورەکەمەوە کردووە پەیوەندی بە هیچ کەسێکەوە نەکردووە کردوتە من تەلەفۆنم بۆ کەسێکی وا نەکردووە نەم کردووە هەر حەز ناکەم زۆر بە تەلەفۆن قسە بکەم هەمیشە لە ناو چاکەتەکەم کەوتووە چاکەتەکەم ئەو ڕۆژە چاکەتەکەی بردم و چوە دەرەوە چێ نا من تۆ نیم خەڵک تاوانبار بکەم شەرمین چۆنزە بادە من هیچ شتێک ناشارمەوە من ئەوم کە لە پێشت وەستاوم نهێنیم هەیە بەڵێ بێگومان بۆ نمونە لە کتێبخانە کتێبێکم دزیوە بێگومانەمە دەشارمەوە کە لە کار دوا دەکەوم دەڵێم نەخۆش بووم هەروەها کاتێ دەستم دەگری سرم دەستوڕێ بەڵام هیچ نادرچێنم لەبەر خاتری تۆ جارجار لە لێ دەوڕاکەدە دەقەسەیری تۆ دەکەم بەڵام تا تۆ نەیبینی یەکسەر ڕووم وەردەجێڕم باشم شاردۆتەوانە وە نهێنێکی تریشم هەیە ئەو پیاوەی پێشێستا بەنهێنی هاتە ئێرە و لە هاوڕەکانیدا ئەو پیاوەی گومانم لێ دەکا و دەڵێ منت فرۆشتە تۆ دوژمنەکانم منی جێل ماوەیە کە عاشقی بوومە و خۆشم دەوێت هەر ئەوەندە ئەزەل ئێرە دوژمنی لێ نییە لە بەرامبەرت داکچێکی سادە هەیە ئەو شتانەی کە جۆل لێبوو هەر ئەوەندە نەهێنیەکانی و کچەیە ئێستاش بێ زەحمەت دەچیتە دەرەوە بادە تکایە دەچیتە دەرەوە ئەو دوگمێ بسوڕێنم بەڵێ گەورم هوست ئەو قسەیە لەکوێ فێر بکوڕە باشە بۆ پێ نەبوو گواوزارش بیکوژێنەوە پێکەوە